باشە ببوورە شیرن مەڵێ شیرن بڵێ شیرن خان من خاوەن مێردم. باشە کاکە شیرن خان گوتت چ گوتت چ گوتم خاوەن مێردم. خاوەن مێردی ماشەڵڵا لەو مێردن مێردەکەت 24 سەعات لە کۆڵانەکان کەوتووە بە سەرخۆشی مێرد چ مێرد مێردی موعتاد پێح لەو مێردەی کاک ڕەزا ئاگان لە بەردەمت بێ بزانە چی دەڵێی. باشە باش ئەتو لۆدا لەسەری دەکەیەوە لۆ دیارە هەتا ئێستا خۆشت دەوێ تۆ حەقت لە ژیانی ئێمە نەبێ. ئەمن دەمە یارمەتیت بدەم سەلامت بی یارمەتی تۆم ناوێ. وەی لە هات بە من بڵێ یارمەتی تۆم ناوێ بەڵێ ئەو خانوێ لە ناوی بەناوت دەکەم ئاڵتونیش چت گوێ لۆت دەکەم پێویستم بە هیچ شتێکی تۆ نییە. تەنکە سەبرکە خەریکە شاگردەکان گویان لێ دەبی بە هەمویان گویان لێ بێ. پێتەک بە پێتەک بە بە هەموو گویان لێ بێ بزانە تۆ بەتی چی. خۆت بگرە بزانە لەگەڵ چه قسە دەکەی ئای بەڕاستی سپڵەی وام زانی کەسەکی شایانی ئەو کارە باشانەی منی بەڵام حەیف ئیشم بە توودا لێرە مانگەکە لێرەی بەڕاستی هەموو شتێکم لۆ کردی یارمەتیم دای خانیم دایێ ئازوقەم لە بۆ هینای بەس حەیف حەیف تۆ ئیشت دا بە من بەڵێ. تۆ ئیشت دا بە من ئەی چۆن من خۆم سیبیم تەقدیم کردەوە وەرت گرتم. بەس تەنکە سەبرکە تەنکە سەبرکە دەی خەریکی ئیشی خۆتان بن بێتەنگ بە زۆر عیبە بۆ تۆ بێ کەسی من استقلال دەکەی مەعاناتی ژیان وای لێ کردم تووشی پیاوێکی وەکو تۆ بم شتەکانم خە دەکەم هەو دەڕۆم. شیرن شیرن تەماشا ئێرە مەکەن خەریکی ئیشی خۆتان بن